ئەمڕۆ لە بینای پارێزگای سلێمانی بەڕێوەبەتی بەرگری شارستانی پارێزگای سلێمانی بە سەرپەرشتی بەڕێز ڕایەت خەڵوەت سیمینارێکی ڕێخست بۆ ژوورێکی هەماهەنگی کە پێک بێنین لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان کە لە بواری کیماییدا کە دەوریان هەبێ وەکو بەتەنها بەرگری شارستانی نەبێت ئەماکەین بە پاکێجێ بۆ ئەوەی کە سەرجەم ئەو لایەنانە تجاوێک کە دایرە مەدەنیەکانیش بێنە ناو ئەم ژوورەوە پێکهێنانی ئەم ژوورە گرنگیەکی هەنووکەیە خۆتان نەزان لە ئێستادا سلێمانی بەرەو شارێکی پێشسازی ڕوات وە کۆمەڵێک کارگەی گەوری تیادایە بۆ چەند حاڵەتێکی نەخوازراو لە تەقینەوەی کۆمەڵە بۆم کە مەترسی بۆ سەر ژینگە و مەترسی بۆ سەر تەندروستی هاوڵاتیان دروست کردووە بۆی بەرگری شارستانی سلێمانی پلانی داناوە بۆ ئەوەی کە ژوورێکی پێشنیاری کردەوە بۆ ڕێز پارێزگای سلێمانی کە ژوورێکی هەماهەنگی دروستکەن لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بۆ ڕوبەڕووبوونی هەموو حاڵەتە نەخوازراوانەی کە ڕوودەدا وەکو هەنگاویەکەم کۆمەڵە پێداویستی زۆر باشمان پێوە پێشکەوتووە و بەڕێز ڕایەت خەڵوەت و چەند ئەفسەرێکی بەڕێوەبەراتیمان لەو بوارەدا پسپۆڕیان وەرگرتووە و خولی تایبەتمەندیان بە بەو ڕووداوە نەخوازراوانە بینیوە ئەمە پێشنیاری ئێمەیە و دێخەنە وەکو پاکێژی خەنە بەردەم بەڕێز پارێزگاری سلێمانی و دڵنیە پارێزگای سلێمانی هاوکارمانە بێ لەبەرەوەی کە لەسەر ئاستی عێراقا ئەمە یەکەم پرۆژەیە کە دانرێت کە سەرجەم دایرەکان وەکو دایرەی پۆلیس و دایرە مەدەنیەکان کە لە یەک ژوورە کۆ بکاتەوە بۆ ڕوبەڕووبوونی حاڵەتە نەخوازراوانەی کە ڕوودەدات.